شەوتان باش بینەرانی خۆشەویست کاتژمێر دە بە کاتی کوردستان وا لە بەرنامێکی نوێی بەرنامەی کلینیک هاتینەوە خزمەتان کە بەرنامێکی تایبەتە سەندیکای پزیشکانی کوردستان لە قیسلێمانی بە هاوکاری تەلەڤیزیۆنی گەری کوردستان شەوانە پێشکەشی ئەکا. ئەم بەرنامەیەکو هەمووتان ئاگادارن تایبەتە بە باسکردنی ئەو کێشە تەندروستیانەی کە هاوڵاتیانی خۆشەویست دووچاری ئەبنەوە لەم کاتەی سەردەمی کۆرۆنا کە بەهۆیەوە ناتوان سەردانی نەخۆشخانەکانیان پزیشکە تایبەتیەکانیان بکەن. وەکو هەموو شەوەکانی تر من دکتۆر شاخەوان پزیشکی ئێسک و شکاوی لە خزمەتان ئابم بۆ باسکردن و پرسیارکردن لەسەر هەر کێشەیەکی ئێسک و شکاوی بێ جونکەکان بێ فەقەرات بێ. لە هەمان کاتدا میوانداری دکتۆرێکی بەڕێزی هەناویمان کردووە کە بەڕێزیان پسپۆرە لە نەخۆشیەکانی هەناوی و دڵ ئەتوانن لە نەخۆشی دڵ شەکرە زەخت هەر شتێکی تر کە پەیوەندی هەبێ بەو پسپۆڕی و ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن. تۆزێکی تە ژماری تەلەفۆنەکان لەسەر شاشەکە بۆتان دەنووسرێت ئەتوانن لە ڕێ ئەو ژمارانەوە پەیوەندیمان پێوە بکەن. وەکو جەنابتان ئاگادارن قەدەغەکردنی هاتوشۆ بەردەوامە بە سپاس بەخوا و 48 کاتژمێرە نەبوو کە تێدا تونکرایەوە. سوپاسی پابندبوونتان نەکەین بەڕاستی سەردەمێکی زۆر هەستیا پێیاتی ئەپەڕی ئەبین ئەوەی کە ئەیبینین و کەمی ژمارەکان هیوادارین بێتە مایی تەشجیعکردن بۆ هەمومان. وامان لێ نەکا بڵێن وەڵا نەخۆشیەکە نییە ئەم نەخۆشیە دروستکراوە و چەندەها قسەیتر کە بەداخەوە لە هەندێک شوێن و کەسانی نابەرپرس باسی ئەکەن. ئەوەی ئێمە دڵخۆشەکات ئەوەیە تا ئێستا لە وڵاتی ئێمە شتەکە کۆنتترۆلە بەرەو کۆنتترۆلیش ئەڕوا وەکو بینیمان ئەمڕۆ وڵاتی سین خەریکە کۆنتترۆلی ئەکەن و دەرگیان کردو بەڕێ هەموو هاوڵاتیانە هیوادارین ئێمەش بەم زوانە بتوانین ئەم ڕێکارانە بگرینە بەر. داوەتان لەکەین پابندبوونی ئێوەیە پابندبوونی ئێمە و هەموو هاوڵاتیانەکەوای کردووە بتوانین ئەم نەخۆشیە تا ئێستا بەم ئاسە بگەینین کە لە ئێستاە بۆی هیوادارین هاوڵاتیان پابند بن بە ڕێنماییەکان و بەردەوام بن لەسەر ئەو ئیش و کارە باشانی کە تا ئێستا کراوە. ئەم شەویژوک و باسمان کرد میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر ئاماجە بوو بەکرد خەزنەدار کە بەڕێزیان پسپۆڕی هەناوی و دڵ و شەکرەیە هیوادارین ئەگە پرسیارتان هەبوو ئاڕاستی پرسیارەکانی ئاراسە بکەن و ئینشاءڵڵا بە پێی توانە ئەتوانین وەڵامتان بێنە. کاکتوژیان شەو باش بەخێر حەزەتی کێشا بەم شەو کاکتوژیان وەکو هەموو شەوەکانی تر حەزەکەم جەنابە وەکو چەند خولەکێک ئەگەر باسی نەخۆشیەک درێژخایەنەکان بێت لەسەر نەخۆشی کۆڤید-19 بێت چەند خولەکی قسەمان بۆکەی مەمنون تەبین. خۆ دەزانی کاکتۆ شاخەوان ئێستا لەم زۆرفەی ئێستاە ئێمە دووردەسین لە نەخۆشەکانمان و نەخۆشەکانیش ناتوان بە ئێمە بگەن لەبەرەوە چەندەها کەس هەیە پێویستی بە ڕایۆشکاریە لە بواری و نەخۆشی کە هەیەی دەرمانەکانی مەسەرەن گۆڕاوە چ لە سەیدلەکەی کرێ جاری وایە قەنەعەتی نییەکە و دەرمانە بزە بەدەوەیە هەندێک جار بە ڤایبەر بۆ ئێمە نێرن ڕسمی مقەباکاڵێ دکتۆر بزانم دەرمانەکەم ئەو دەرمانە کۆنەکە ینی چکم خەڵکەکە وای لاتوە ینی دووردەست بووە لە دکتۆرەکەی لەبەرەوەوانی کە نەخۆشی درێژخایانیانە هیوادارم هەمویان تەندروستیان باش بێ لەم ڕۆژگارەیە و ئینشەڵڵا لە کاتێکی زووە بەسەر ئەم نەخۆشی کۆرۆنایە مرۆڤایەتی زاڵە بێت وای لێت هەموو کەسێ بە ئازادی بتوانێت بێتە دەرەوە و هیوادارم خەڵک زیاتر تەحمولی ئەم ماوەیەی کە تەحمولی کردو زیاتر بیکە چکم بەڕاستیەکەی وەکو جەنابی شامەژە پێ فترەیەکی زۆرە ئێمە تەحمولمان کردو ئینشەڵڵا لە ماوەی چەند ڕۆژێکە بەرەو سەرفرازی ڕۆن لەبارەی نەخۆشی کۆڤیدەوە کۆڤید ئەم ڤایرۆسە لە حەقەتا خۆی هەر و ڤایرۆسەی سارس کۆڤید-2ەکەیە بڵێن ئەم جارە بە کۆڤید-19 ناسراوە مشکلەی ئەم ڤایرۆسە ئێستا چییە لەگەڵ ینی لە وەڕام زۆری لە تەلەڤیزۆنەکانەوە باس کرابێ یەک گرنگیە لەگەڵ سارسە کۆڤید-2ەکەیە فەرقەیەوەیە فترەیەکی زیاتر ئەمێنێتەوە لە هەوایە مشکلەکە لێرایە بەڵام خۆشبەختانە ڤایرۆسەکە قورسترە لەبەرەوە مەسافەی نەقڵبوون لە نەخۆشیێکی توش بووان بە شێوەی ئێرۆزۆڵ یان بە شێوەی درۆپلێت بوورە سێرەکەی بۆ ماوەی کەمتر لە 2 مەترە ڕوا یعنی ئەگەر تۆ بێت و خۆ دوو بە دوورکەی یا کاتیتە شوێنێکە و زانی چ سوپەرمارکێتێک و قەڵەباڵغا ئەتوانی زۆر بە ئاسانی خۆ پارێزی حتا گەپستە ناو سوپەرمارکێتەکەش بە شەرتێک دەستکێشە دەسابێ و کەمامەیەکی مەزبوط ماسێکی باش بەستبێ و کاتەوە ماڵەوە بە هەمان شێوە ئەو ڕێکارانەی کە هەموو کەسەی زانێ دەستشتنە و بەکارێنانی کوحولە بۆ دەست تاقیمکردن و دەستن بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە لە ڕاستیە ئەتوانێت ئەمە ینی قەڵغانێک وایە بەدەستەوە تۆ توانی خۆت پارێزی ئەتوانی زۆر بە ئاسانی تووشی ئەم نەخۆشیێوی و زۆر بە ئاسانیش دەتوانی خۆتی لە نەجادی
خەڵک لێرە قسێکەکە ئەڵێ لە وڵاتی ئێمە کەمە بازام ئەمە شتێکی دڵخۆشکەرە نەک لەبەر ئەوەی کە ئێمە بڵێن وڵای مادەم کەمە ئیتر ترسینیەوە چونکە ئەو وڵاتانە جوازم لە ئەوڵ هەروە کەم بوو ئێستا ئەویان بەسەر هاتوو کە ئیبینی ئیتالیا لە بەرچاومانە و ئیسپانیا لە بەرچاومانە ئەمریکا لە مانگی یەکووەمانەیە هەرگاڵتەیان بە ڤایرۆسەکە هەوبە سێرەی ئێستا ئەوان بەڕاستی ڕەچاوی وەزعەکەیان نەکرد کۆن ئێستا توژوێکی زۆریان هەیە ینی پێمان ناخۆشە بەڕاستی ئەمڕۆ هەر ئەمڕۆ 3 کەسی کورد لە لندن جیان لە دەزاوە لە ئەخبارەکان ئازانیوانە هەمووی هاوڵاتی شارەکەی خۆمانە پێمان ناخۆشە هیچ کەسێک لە دنیا بەرەنگاری ئەم نەخۆشیە بێتەوە ینی نەخۆشیە ڕاستە بڵێن زوو نەقلە بێت زۆرە مێنێتەوە لە هەوایە ڕێکارەکانی توژون بەم نەخۆشیە زۆرە بەڵام لە هەمان کاتە نیسبەتێکی زۆر خەڵک چاگە بێتەوە ینی ئەوەی کە نیسبەتێک کەمەکەیە کە ئەتوانین بڵێن پێویستی بە چاودێری چڕە و پێویستی بە بۆیە لە خەسخانە بۆ پەترێکی زۆر بێنێتەوە حەزم کردەوەش بڵێم ینی لەوانەیە یەکێک بڵێم من ئەگەر کۆڤیدم توش بوو بێ تا چەند خۆم ئایزۆلیشن کەم خۆم عەزل کەمیایی بۆ پرسیارە لەوانەیە لای زۆر کەس دروست بوو بێ بە حەقەت ئەوانەی کە فەحسەکەیان بۆ ناکرێ مەسەڵەن خۆی تەشخیص کراوە بڵین بەڵام بەبێ فەحز پێی وتراوە کە کۆرۆنایە زۆر جار ئەم کەسانە پێویستەکە دوای هەفتەیە لە یەکەم ڕۆژ دروستبوونی ئاڕازەکانیانەوە بتە تا بێ سەرێشە بێ کۆکە وشکە کۆکە بێ هەفتەیەکی بەسەرا ڕۆی لەگەڵ ئەوەی کە بۆ ماوەی 72 ساعتی ئاڕازێکی نەما بێ ئەو ئەتوانێت ئەو کەرنتینەی خۆی مەسەن ئەو ئایزۆلیشنی خۆی کەمتر کاتەوانێ ئەمە پێ ڕێنمایەکانی جیهانەکانە بەڵام ئەگەر تێستەکە هەبوو توانی لە شوێنێکا بوو فاسیلیتیە بۆ فەحسە بکات دوایەوەی کە ئاڕازەکانی لە کۆڵە بێتەوە تاکەی دابەزێ ئاڕازی ریسپارەتری سمتمەکانی ئەوانەی بڵێ سنگی بەڵێ لە سنگی ئاڕازەکانی سنگی نامێنێت ئەم فەحسەی بۆ بکرێ لە ماوەی زیاتر لە 24 ساعتە 2 جار بۆی بکرێن ئەگەر نێگەتیڤ بوو ئەو کاتە خۆشبەختانە و کەسە نەجاتی بوو لە مشتی کاکتۆجیان پەیوەندیمان لەگەڵەوە با وەریان گرین کاگرزگار لە ڕانیەوە کاگرزگاریان شەو باش شەو باش برا باشی چاوەکەم بەڕێز سپاس دەکەم سپاس دەکەین فەرموو وەڵا بەڕێز پرسیارەکەم بۆ تۆیە بەڵێ ژیان من فەقەراتمەیە بەڵێ لەگەڵ فەقەرەکەی 4 دیسکی کردووە باش کە دیسکی کردووە ساکانە ماوەیەکی عیلازم بەکارهێنا و ڕاضە و ئەوانەش کە دوای ڕاضەکە ئازارم زیاتر بوو باشە چمۆ لای دکتۆری ئەوەی کە سلێمانی لای دکتۆر ئاودۆر ئەوانە بەڵێ باقەت ڕاضەکە یەتەرەکردن عیلاجێکی بۆ نووسیمە عیلازانە زیاترەوە بوو کە خاوکردنەوەی دەمارە باشە ئێستاش لاقم سڕ بەبێ و قاچەکەی ڕاستەشمە دێشێ باش کاگرزگاجە من جەماعەتی پرسیاری لێکم عەزەر نەبێ وەڵام بیتەوە وەزنت چەنە؟ وەزنم 80 کیلۆیە. باشە تەمەنت چەنە؟ تەمەنم 30 ساڵە. ئیشت چییە؟ وەڵڵاهی کارمەندی ئاسایشم. باشە تۆ ماوەی چەندە بێ ئەم کێشەیە بۆ دروست بووە؟ وەڵڵاهی تەقریبەن 5 ساڵ لەمەوە پێش ئەو کێشەیە بۆ دروست بوو بەڵام ئەوکمی ڕۆشنی و بەپێیان و ڕاضەوانە چۆن بڵێم ئەوەکەم تێپەڕان بەڵام ساڵێک دەبێت تقریبا وام لاتەوە ئازارم دەست پێکرێتەوە. ئەو عیلاجانەی کە بۆ نووسراپی باش بوویت؟ وەڵڵاهی عیلاجەکان نەوەڵا بۆ کوێ زمەت ئارم مسەکینەکە تۆزە ئارام ئەو ینی چۆن بڵێن ئازاری کاتی دەشکاند و ناباخیوە نییە ئەو عیلاجەی بەکار دێنەوە ئەوەی خاوکەرەوەی دەماو دەمار باش ئەو هەش بۆ پێویست نییە. تا چەند سڕی قاچە هەیە؟ وەڵڵاهی ئێستاش گەر بۆن من لە سەر قەنەفەی دادنیشم ئازارم هەیە کە دادنیشم چوار مەشقی ناتوانم لە 1 دقیقە 2 دقیقە دانیشم پێم خۆشە دایمە ڕاکشێم. باش یەکشت هەیە تەمان ڕۆژانە ساعتێک 2 ساعتە پێ دەڕۆ. کاگرزگار تەمان خۆی بەڕاستی ئینزیلاق بەپی دەرەجەی ئینزیلاقی ئەوش لە ئەشعەکە ئەبینێ من ئیسا ناتوانم بڵم ئەو بەس خۆی ئەو دکتۆرانی کە سەردانێکردن کەسیان پێیان وتی پێویستە بە نەشتەرگەریە؟ وەڵی پێنج دکتۆرم کردووە تا چمە ڕزایش تا ئێستایان پێیان نەگوتم پێویست دە زۆر باش باشە بەسەر شەوی شاڵە وەڵام پێمەوە تۆزێکی تر. کاک ڕۆژگار لە سلێمانی ئەم کاتۆ باش ئەم کاتو باش چاوەکەم سەر چاو خێراتی کاگرتۆرەکەم سپاس دەکەم.
واللهی پرسیارێکم لێ هەیە زەحمەت نەبێ فەرموو ئێمە مناڵێکمان تازە خوایەوێتی 3 هەفتە بێت خوانەی بڕێ سەلامەت بی ئەجا ئێستا کێشەی دڵی هەیە ئەخشایەوە ئەبیتر لە ڕشانەوەکەیە جەستەی بێهێزە بوو کە بێهێزە بوو بردمان بۆ خەستەخان لە خەستەخانە داخلیان کرد لە خەستەخانەی شار وتیان ئیکۆیان بۆ کرد لە ئیکۆکا دەرکەوتۆ کە دڵی کوونە و سەمەکەی کەسکن بەشی تۆفی پێڵێن تۆف ئیتر نازانم ئەم کاک دکتۆر چۆن ئەگات ئەنجا ئەم مناڵی ئێمە ئێستا ئەوەی کە لە خەستەخانەی هەر ئاوە و دەرزی ئینتیهابی بۆکەن و هیچی تر وتم بزانم چی لێ بکەین کە دڵی ئاو هەلەوەچێ داخرابێتەوە پەیوەندێکنم پەیوەندی ترمان لەگەڵە کاکتۆژیان حەزەکی با من وەڵامەشی کاگەزگاتم بۆ ئەنجا تۆ وەڵامەکە بۆ کاک ڕۆژگار حازر کاک ڕزگاجیان تۆ کێشەی فەقەراتە هەیە مەشتێکی بەڕاستی پیاڵێ مزمین ینی درێژخایەن دەمێکە هەتە لەگەڵتە بەس مادەم سەردانی ئەو هەموو پزیشکە و کردو کەس پێی نەوتی نەشتەرگەری و پێویستە ئەمە شتێکی باشە و ئیشاڵە نەتیجەکەی زۆر باشە بێ ئەوەی تۆ پێویستە بڵێ ئەو ڕازانێکە کردوتە ئازارەکەی زیاد کردو دوتۆ بۆی لابردووی دەستی خۆش بێت چونکە هەندێک کەس هەیە هەندێک ڕازی نادروستی پێ ئەڵێن بەڕاستی ئازارەکەی پێی زیاکات چونکە ئەمە دیسکەکە ئەجوڵێنێت ئازارەکە و زیاکە ئەو سڕێکەیە بۆ قاچەی بە دڵنیاییەوە 100% کێشەکە هیدی دیسکەکەی باشترین شت لەم کاتێک کە تۆ بیکەی خۆپاراستنە چەند شتێکەیە لەوانەیە هەستی پێ نەکردوێتە ئێستا جا تۆ شکارمەندی ئاسایشی ئەو زۆر بە پێوەستانە بەڕاستی خراپە هەوڵ بە زۆر وەزی قورس هەڵ نەگری لە هیچ کاتێکە ئیسشکە لە ماڵەوەی زۆر قادرمە تەوالێتی شەرقی شوار مشقی و چیچکان حتا شەوان کە ئەخەوی هەوڵ بە لەسەر شتێکی تەختی ڕق پاڵکەوی ئایا سیسەمازەخت ئالەکان بیان ئیسفنجێکی ڕق بێ ئیسفنجی نەرم لەگەڵ لۆکە شتێکی خراپە لە بایان بەتانی ئەتوانین لەسەری پاڵکەوی وەزنەکە و تۆزێ داگرە بەڕاستی ئەوەش تەوری زۆر زۆرە باشترین چارەسەر بۆ ئەم حاڵەتانی تۆ کە مادەم شکول لە نەشتەرگەری و دوورە چارەسەری سروشتیە بەداخەوە لەم کاتە تەمەن تو هیچی پێ ناکرێت با ئیشەڵڵا ئەم زروفەکەمان تێپەڕان لای خۆشتانوازم هەر لە ڕانێ سنتەری باشێت توانین سەردانیانکەی بە چارەسەری سروشتەکە ئیشاڵاتی ئێپەڕێنی ئەو دەرمانێنی کە بۆ نووسراوە خاوکەرەوەکان خراپ نییە هەچەند ئێمە زۆر لەگەڵ دەرمانانی بۆ کێشەی فەقەرات بەس لەم کاتە بۆ ئەوی کاتەکە تێپەڕێنی ئەگەر زۆر بێزاری کردووی ئەتوانی دەرمانەکانیشی لەگەڵا بەکاربێنیت ئیشاءڵڵا هەتاکو زروفەکەتی ئەپەڕێ و لێی مەتەسە ئەو کاتە چاکەبی کاکتۆژیان کە بتوانی وەڵامی کاک ڕۆژگار ئەو مناڵێن کاک ڕۆژگار بڵێ لە ڕاستیا بەنسبەت کاک ڕۆژگارەوانێ باشتر وایە مەسەڵەن وەکو باسی کرد نەخۆشەکەیان زۆر مناڵە بەڵام ئەم نەخۆشیە ئێمە لە گەورە شای بینین هەیە گەورە بوو سەلای ئێمەیە بڵێن لە عمری 12 ساڵ گەورەترە دکتۆری گەورە ژەی بینێ شەر نییە بڵێن بەڵام ئەم ئێستا خۆشبەختانە لە عمرێکی کەمە دەستیان خۆش بێت حاڵەتەکە تەشخیص کراون حاڵەتەکەی حەزەکەم هەر وەکو ئینێک بیخەمە بەرچاوی وەکو ڕوونکردنەوەیەک ئەمە حاڵەتە ئەمە تۆفە تێتالۆزی و فالۆتە لە چوار شت پێگاتووە کە دیواری لای ڕاستی بڵین سکۆڵەی ئەستورە بێ بینی سکۆڵی چەپ و ڕاست کوونە بێ ئەو سەمامی کە خوێنەوە بۆ سیەکان لە لای ڕاستی دڵوانێت تەسک بۆتەوانێ و لە هەمان کاتە تێکەڵبوونی چەپ و ڕاستی بڵین خوێنی بڵین وەریدی و شریانی سکۆڵی چەپ و ڕاست کە بە ناو شریانی بەریە ڕا بە تێکەڵی ئەڕوا لەبەرەوە ئەم حاڵەتە پێوتێ لە نەخۆشی بۆ ماوە شین بووەکان یعنیمانە شینە بنەوە بەداخەوە ئەم حاڵەتانە هەبێ عیلاجەکەیان هەتاوەکو عملیاتی بۆ بکرێت لە فترەیەکی زووە باشترە بۆی نەگاتەوەی کە ئاڕاستەی هینەکە تەوژمی خوێنەکە لە چەپەوە بۆ ڕاست نەبێ بەڕاستەوە بۆ لای چەپ و زەرەر زیاتر بەلای ڕاستی دڵی نەگاتەوەی کە تۆ حاڵەتی دروستێک پێڵن هارت فەیلەر کە مەسەڵەن عەزی دڵە سزبوونی ماسۆکانی دڵە و کاتە هیچ عملیات و گۆڕانکاریەک لەو پێکاتەیە کە ئاڵۆز بووە بە شێوەیەکی ناڕێک و پێک بڵین هین دروست بۆ لە ناو دڵیا گەڕانەوەشی ئیسفادەی ئەفونکە پرسیاری ئەوەی کردی لە خستەخانە داخلیان کردو لە ئێستا بەس مەخەزی بۆ هەڵەواستن و وازم جارێ لەو کاتە هەر ئەوەی بوو ئەکرێ هەتا حازرەکرێ بۆ نەشتەرگەری لەم مەرحەلەیە بڵێ ئەڵێ لەوە زیاتری بوو ئەکرێت عیلاجەکەی ئەبێ عملیاتە یعنی عملیاتە بەڵام ئێمە زۆر جارەمانە تووشی التیابی قەسەبا دەبن تووشی التیاب بن مەعام لە جسمیانە لە مێشکیانە ئەو کاتە پێویستیان بۆیە ئەنتیبایۆتیک و ئەم شتانیان بیرێتێ هەندێک جار داغلیانەکەین بۆ ئۆکسجین زۆر جار خوێنیان زیاکە خەستە بێتەوە پێویستیان بە عیلاجی شتی تر هەیە لەبەرەوە
عیلاجەکەی ئێستا دەرمانێکی نییە بێت ئەم حاڵەتە بگۆڕێتەوە إلا نشتركي بەڵێ ئیلا لە کاتی دروستبوونی مزاحفاتە تۆ توانی فرای بکەوی بۆی بارەکە ئیزن بە تا ڕادەیەک ئاسایی بکەیتەوە. دەستەکانی خۆش بێت پێویستی ترمان لەگەڵا خێڵانخان لە سلێمانیەوە. ئەم کاتتان باش سەرچاودا دەژیان فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سپاس دەکەین. سەرکەوتوو بن. فەرموو جانەکە. پرسیارەکەم ئەوەیە من ئیشتیهام زۆر کەمە خواردنم هیچ بۆ ناخورێ. باشە. هەر برفیشمە بێت کەچی خواردن ئەبینم بۆم ناخورێت. جەروا بە دوو ڕۆژارێ خواردنی نەخۆم کێشەم نابێ. ئیشتیهام هیچ خواردن نەماوە ئەڵەم چارەسەری ئەم حاڵەتە دەمێکە لەگەڵتایە تازەوە دروست بووە. وەڵاوا بۆ چەند ساڵێکە بێت نازانم دەمێکە. 2 ساڵ؟ دەمێکە بێت. بەڵێ وەزن زیایە یا کەمە خۆت؟ وەڵا زۆر زەعیفم کێشیشم کەمە. زۆر مشکیلەی مینی حاڵەتی ژنانۆشتە نییە ببوورە جەناب ژنی یا کچی؟ هێشتا هاوسەرگیریم نەکردووە. بەڵێ باش هیچ مشکلەیەکەی نەیە سوڕی ماگانەوانە؟ نەوەڵا. بەڵێ ئەی ئازارێ نییە لە ناوسکتا لە مەعیدە تا پێشنان دوای وەڵا مەعیدەم ئێشێت بەس کە خواردن ئەخۆم زیاتریش ئێشێ وام تۆ ئیشتەی خواردنیش نەماوە. شەو خەبەر دەکاتەوە مەسەڵەن ئازاری مەعیدە و بەڵێ جاریوا ئەکسێتەوە جاریوا قۆڕەیە جاریوایتر هەزار و بۆی هۆکارێکەوەیە کە ئازارەکە و زیاتر پێشنانەیە دوای نانایە. وەڵا پێش خواردن برفیمە بێت کە ئەی خۆم خواردنەکەشم لە بەرچاو ئەکەوێت. ئازارە بۆ دروست دەبێ یا ئیشتیهام نامێنێت؟ ئازارە بۆ دروست دەبێ یا ئیشتیهام نامێنێت؟ وەڵا ئازاریشم بۆ دروست دەبێت. بەڵێ باشە سپاس. هیچ نەخۆشیێکی درێژخایەنە نییە وەکو شەکرەوە؟ وەڵا نەوەڵا. باشە گیان. بەسەر چاو خێڵانخان جواب دێنەوە تۆزێکیکە. کاک فایق پەیوەندێکەکەمان لەوە چێ نەماوێ کاک فایق لە سەخت نەماوێ کاک تویجان چی بە خێڵانەڵی؟ بەنسبەت خێڵانخانەوە کێشەی مەعیدەشی هەبێت زیاتر لەوە حاڵەتەکە ینی زیاتر ڕەبت بێ بە مەعیدەوە نەک دوانزەگرێ چکوانەیەک دوانزەگرێ کاگەر ئازاریان نەبێ التیهابیان نەبێ قورحیان نەبێ زیاتر بڵین کەنانە خۆن باشترە بن ئەو هاتەنەوانە قەڵەوتریشن لە ئاتیادی بە زوانەی مەعیدا سووربوونەوەیە التیهابی مزمینە بەپێی تایپەکانی کە هەیە ئەیوبیە ینی زیاتر لەوە چێ یا قورحە بێت بۆ نمونە ئەم حاڵەتانە دەوری هەیەیان هەندێک جار کە ئێستا زۆر باوە حاڵەتێکە پێڵێن جێرت یعنی ئەو بۆری ئەڵقەی بۆری مەعیدەیە کە ڕەبتە بە مەعیدەوانێ سەرەکەی ئەو ئەڵقەیە شل بۆتەوانێ زۆر جار لە کاتی پاڵکەوتنا ترشەڵۆکی مەعیدا گەڕێتەوە وای لێکە حاڵەتێکی بۆ دوزاکو دیسپێپسیا وەکو ئیشتیهای تێگەچەیە ئازاریە بێ ئەم حاڵەتانە دروزە بێ باشتر وایە ئەم خوشکە بە ڕێزە 2 ساڵ دو ساڵە وایە ئینتیزار کە بڵێن ئێستا توانێت حەبی ئازارشکێن بەکاربێنەی بڵێن مەعیدە و ئەوانەی بڵێن وەکو PPI-یەکان بکو مەسەن لۆسیگەوەی کە خەڵک زۆری ناسێ هەتا وەکو لە فترەیەکی کەما هیوادارم هەوڵبان نازوورێ بکات چکم نازوورەکە بە هەموو شێوەیەک دەریە خات حاڵەتەکە چیە و چۆنە یان هەندێک فحوساتی خوێن هەیە بیکا باشترە بۆی لە ڕێوە بتوانێت ئەگەر پێویستی بە چارەسەرێکی خازە بوو بۆی بکرێ بەس باشتر وایە ئێستا هەر موسەکینات بەکاربێنێ زۆر جار تەهەویجی قۆڵۆنە ئەویش تێکەڵە بێ ئازارەکە لە سەرمەعیدەیە دروزە بێ بە شێوەی غازات و دڵتێکەڵاتن و ئەم شتانە دروزە بێ ئەفونکەی لەم زۆربەی ئەم نەخۆشانە باشتر نییە کەم خۆری دایم خۆربی ینی چاوەڕێی جەمە سەرێکیەکان نەکەی هەستی کە برسێتی شتێک خۆی ئێستا شتێکەیە پێڵەن سناک نەماوە مەسەن جەنگ نەماوە ژەمە سەرێکیەکان نەماوە هەر ژەمە ڕئیسیەکان ماوە بوورێت تۆ مەسەن جاران گەنجێکە چۆ دەرەوە لە فەیەکی خوارد کات چۆ کافتریای شتێکی خوارد ئێستا بە ناچاری خواردنەکان تەقسیم بوو بەسەر 2 بژەم یا 3 ژەمی ئیجباریە لەبەرەوە توانم بڵێم ئێستا ئەم ئارازانە ئەگەرەوە کەسە باری دەرونی تەواو بێ چکم زۆر جار قەلەقی وەمانە تەهەویجی قۆڵەوە قورحی مەعی دوانزەگرێ ئەم شتانت ئازاری مەسەڵەن لیانی دڵ زیاکە بۆی حاڵتێکی ترسەوە کە دروزە بێ بە شێوەی ئازار لە سەرمەعیدە هەستی پێکا وکو پێڵن ئیپیگاسیک دیسکۆمفۆرت ئەمانە وای لێکە کە لەم حاڵەتانەیە ئەم ئارازانە تۆزێ زۆر بێ دەستەکانی خۆش بێت دیترمان لەگەڵایە کاکێ من لە شارە زوورەوە خۆتان دێبێ سلااو کاکێ من گیان باشم دەستان خۆش بە بەرنامەکە فەرموو من لە مانگی لە یەکی دەوە تووشی فەقەرات بووم بەڵێ سەردانی دکتۆر عومەر حەمەکەریم دەریێشیم کردووە بەڵێ
ئێستا 2 ڕۆژ زۆر ئازارمێ ڕێیانەکەشم زیاد کردووە بەس ئازارم زۆرە. ئازارەکە لە کوێتەیە بزەبت؟ لە ئاخی فەقەرەی خواری خوارەوە نازانم کامێک چی پێ. ئازارەکە ئەچێ بۆ سمتێ؟ نەوەڵا قاچێ؟ نەوەڵا بەس شوێنەکەی ئازاری ینی قاچ و قولەی سڕبوون و ئازار وشتی نییە؟ نەوەڵا بەس شوێنی فەقەرەکە ئازاری زۆرە. عیلاج و شتیش بەکارهێنی کاکە من؟ نەوەڵا ئەجاجشتم نەناوە ئەم وەزعاوە هۆی ڤایرۆسی کۆرۆناوە ناتوانم لە شارە دوورم. باش ناتوانم بڕۆم. وەزنت چەندە کاکە من؟ من 78 کیلۆ. تەمەنێ؟ 35 ساڵ. ئیشت چییە؟ وەڵا وەستای گەچکاری. ئەشعی بۆ گرتی ئەشعی تەنووری بڵێنەوەی مۆغناتیسەکە؟ هیچ تەنووری نەوەڵا بەس ئەوی ئەشعەتی یادی. پێشتر کێشە نەبووە چەند ساڵێ لەمەوە پێش ئەمە تازەیە؟ واللهی پێشتر ئازارێکمە بوو 2012 چون بۆ لای دکتۆر عومەر وتی ئەو کلێنوژی کردوە علاجیانێ هەتا 2019 هەیدی نەبوو. بەسەر چاوێک توێستر وەڵام تێمەوە ئینشاءالله. باش دەکەم زۆر خوا لە کاگەمەی جان خواحافیز وەساق. کاک عەلی لە کەرکووکەوە. کاک عەلی جان شەو باش. باشی بە قوربان. باشی چاوەکەم. شەوتان باش. وەڵی من پرسیارێکم بوو لەسەر دڵم تەمەنم 19 ساڵە. بڵێ. تووشی خێرایی دڵ هاتم معنی دڵم 120 تێرە تەنگ نەفەسە بووم. سینگمش انتهای بێ بوو لەو سادێ تر چوون بۆ مستەشفا فەحسیان کرد ئیکۆ هەموو شتێک نۆرمال دەرچوو بەڵام فەحسی هۆرمۆنشم کرد TSH-T4 وتیان هەمووی نۆرمالە بەڵام ینی ئیسەش ئەوتا وەرزشەکەم هەنێ زیاد تووشی تەنگ نەفەسی خێرایی دڵم داویستم لە دکتۆر پرسیارمەیە بزانە هۆکارەکەی چی ئایا ئەمە ئاسایی یان چی ڕێنمایەکەی بووم. بەڵێ وتە تەختیت و ئیکۆشیان بۆ کردووی لەوێ؟ بەڵێ نۆرمال دەرچوو بەڵام حەبێکان داتیان بۆ هیم بوو بۆ خاوکردنەوەی دڵ دکتۆرەکە سەری کردی کێشێکی نیە بەڵام دڵی لە هەمان هەتا خێرایی عەلی زیاتر پەلەپەلی دڵەکە و لە کاتی ڕۆژە لە ئیشی ئاساییە یان لە ئیسراحەتی شارەتە؟ پێشتر بۆی سینگمەوە ئینتیادێک زۆر نەبوو ئەو کاتە بەڵام ئێستا احتیاجیم بەڵام ئێستا وەرزشێ بکەم یان ڕاکردنێکی خێرا بکەم ئەی زۆر ماندوومەکە لەو کاتانە ئەی فەحسی خوێنەکە و دەرەجەی خوێنەکەم و زیانیە؟ نا بەس ئینتیهابات هەبوو شازانین هین سینگەکەم بوو کەوتم سینگم انتیهابی بۆ کاتە. بەڵێ جگەرەش ناخۆی؟ نانە هیچ شتانم نییە. بەڵێ ئەی خەوە ئاساییە باشە شەو زووە خەوی؟ ئێستاکانە خەوم باشە بەڵام ئەو ماڵەی کێشەمە بوو لە کاتی نووسنا خەبەرە نابێتەوە دڵە پەلەپەلەکە. بەڵام ئەو ماوەی زۆر هیلاکمی کردانی هەموو ڕۆژێک هەڵەستان پێنجی بەیانی بەڵام ئێستا زۆر باشم. بەڵێ باش دەست خۆش. بەستە چاوکە عەلیجان جواب بکەینەوە. با من جوابی کاکەمە بەمەوە کاکێمەجان تەبەن خۆ وتی کێشەی فەقەرات بەشی خواری بڕبڕی پشتە ئەمە کێشەکە بەس بە خۆشحاڵی و من پێتەڵم مادەم ئازار ناچێت بۆ سمت و خاچیان ئێمە کەواتە دەرەجەکەی زۆر نییە. بۆ تەشخیصکردنی دەرەجەی دامە کێشەی فەقەرات عادەتەن ئەوە 100% بە ئەشعی بڵێ تەنووریەکە خەڵک وای پێڵە ئەشعی ماڕای مۆغناتیسیەکە دەرئەکەوێ بەس مادەم ئازارەکە ناچێتە خوارە تەنها لە پشتای ئەمە نیشانەیەکی زۆر باشە. لەم کاتا چی بکەیت؟ پێشتریش بۆ چەندها بەرنامەکانی تر ئەم شەیش بۆ برایەکی تر باسمان کرد ئەبێ خۆ هیلاک نەکەی زۆر بە پێوە نەوەستی شتی قورە ساڵ نەگری قادرمە زۆر نەکەی ئەگەر نوێژەکەی نوێژ لەسەر کورسی بکە تەوالێتی شەرقی بەکارمەهێنە شەوان لەسەر شتێکی تەختی ڕق بەتانیە بێ لە بابی یان ئەگەر ئەم ئیسفنجە زەخت ئالانە بێ زۆر باشە ئاگاو لەوە بێت وەزنەکە و تۆزێکی تر دابەزێنە زۆر بە پێوە مەوەستە بەڕاستی ئەوە زۆر خراپە دایمەن جوڵە کەم جوڵە لە ماڵەکە بیکە ئەتوانیت حەپی ئازار بەکاربێنی ئەگەی کێشەی ترە نییە حەپی پاراسیتۆڵ ئەتوانی هەزاری هەیە باینی دەنگی ئێوارە دەنگی کەمی ئەکاتەوە حەپی ڤۆڵتارین هەیە پرۆفین ئەگەی کێشەی مەعیدە و ڕەب و زەخت و ئەمانۆ نەبێت ئەتوانی ئەوانەش بەکاربێنی هەتا ئیشاءڵڵا ئەم وەزعەتی ئەپەڕین بە دڵنیایی ئەوەی کە تۆ باسە کرد نەک تۆ زۆربەی ئەو وەستایانی وەستای گەشتکاری وەستای کرێکارەکان کێشەی ئەمانیان بۆ دروست ئەبێ بۆیە ئیشاءڵڵا وەزعەکە باش و کەوتیتەوە ئیش ئەبێ زۆر ئاگەو لە خۆ بێت تا ئیستا بە پێی نیشانەکان بێ ئەمەی تۆ زۆر باشە مادەم ئازارەکە بەس لە پشتایە ینی مەجای تیا ڕای بگریت و خۆ پارێزی بە تایبەتی وەرزشکردن مەلە باشترین وەرزشە بۆ فەقەرات یعنی مەلە هەندێک کەس بۆ چارەسەر زۆر ینی پەنای بووە بە بەڵام من حەزەکەم جەنابیشت و هەموو بینەرانی خۆشەویست بزانم مەلە باشترین وەرزشە بۆ بەخۆتکردنی فەقەراتمان و بۆ هەموو جسمیشمان بۆ یەگەری ئینشاءڵڵا وەزع باش بۆ و ڕێی مەلەوانگەکان کرایەوە ئەتوانی مەلە بکەی چکە تۆ وەستای ئیشەکە زەختی لەسەر پشتە هەوڵ بە خۆ پارێزی ئینشاءڵڵا بە بەسیطیتی ئەپەڕێنی کاک توجان وەڵامی کاک عەلی بینەوە دڵە کوتەی هەیە و 19 ساڵە فەرسەکانیشی کە بووی کراوە هەمووی تەبیعی بووە محەقەت ئێمە دڵپەلەپەلی لە ئینسانی گەنجە زیاتر بۆ چەند حاڵەتێکە گەڕێتەوە یەکێ لەوانە کە مەسەڵەن کە خودەیەکان فەحسی کردووە کە بڵێن حاڵەتی دووەمیانەوەیە کە
زەخت دابەزینە بۆ نمونە کەم خوێنیە یا هەندێک جار خوێنی و کەسە زیابێ لەم عمرانەیە زۆر واردە و حاڵەتانە لەگەڵ وەرگرتنی هەندێک دەرمان ئەمانە بەڕاستی دوورێکی زۆریانەیە مەسەڵەن لە حاڵەتی توژبوون بە دڵپەلەپەلیە بەڵام ئێمە شتێکمان بیر نەچێ ئێستا لەم زۆرفەی ئێستاە توانم بڵێم وڵێ خەوم باش ئێستم حاڵەتەی کە باسکردم پەترێخی تۆزێ باش بووە پێشەوە قەسەباتی هەبووم حاڵەتی بۆ گەڕاوەوە بۆ توش بووە هەندێک جار کەمی جوڵە هاتەنەوانەی کە ئیشی مەکتەبیەکەن یاسم بڵێن بۆی ئەم دوار زۆرفەوە خەڵک زیاتر لە ماڵەوە ڕێزە ناکات جوڵی نییە لەوانەیەم کوڕێکی گەنجە جاران ڕۆژی 2 کیلۆمەتر پێ ڕۆشتووە ڕازەی کردووە ئەمانە نەماوە ئێستا لەم حاڵەتانەیە ئەوەی کە ئیشی مەکتەبی بکە مەسەڵەن ئۆفیسیە بێ دانیشتنی زۆر بێ هاتن لیانی دڵیان سەریعترە لەوانەی کە جوڵیان هەیە مەسەڵەن دانانیشن لە ژوورا زیاتر بڵێن خۆیان مەژوڵ کردو بە ئیشەکارێکی ئەوەی کە ماسوولەکانی تیا بجوڵە عەزەڵاتەکانی بجوڵێنێ باشترە بەس ئێمە بیرمان نەچێ باشتر وایە هەر بۆ دڵنیایی خۆی فەحسیشی خەستی خوێنەکەی بکات ئەڵێ ئیلتیهابم نەبوو بەس لەوانەیە دکتۆرەکەیان خۆی تەرکیزی نەکردوێ مەسەڵەن لەسەرەوەی کە خوێنەکەی لەوانەیە 60 بێ 65 بێ ئەم حاڵەتە لەوانەیە دروستکە ئارازی کەم خوێنی چێکلەوە سەبەکانی کە ئینسان دڵی پەلاکاوە ئەوە کە ئیلتیهابی شتێکی باشە چکم ئیلتیهاب هاتن بۆ ماوەیەکی کورتە و دڵپەلەپەلەیەک بۆی بەرزبوونەوەی دەرەجەی تاکەوە ئەو کەسە تووشێ بێ تۆزە دەستکا بە ڕێزە بەڕێی من فەحسەکان جارێک کە دووبارە بکاتەوە لە شوێنێکی تر بۆ دڵنیایی خۆی باشتر وایە ینی مراقبەی وەزاحکەی بکات بزانێت چۆنە بێ ئەگەر زانێ ڕازەی نەکردووە بۆ ئەم کەرنتینەوە لە ماڵەوەی زیاتر تۆزە دەستکا بە ڕازە و جوڵێ هەبێ حتا توانێت لە ماڵەکەی خۆیان ڕازە بکات بۆ نمونەکیجی هەمووی مەجای ئەوەی تێ بەس حاڵەتەکە ترس ناگرێت لەوە ناچێت ئەوە زۆر بیانی بگاتە ئەم حاڵەتە ساینستی کردێن ساینستی کردی عادەتەن ترسی نییە ئەو عادەتەن بە شێوەی ئەتاکەم مەسەرەن بە هێواشی دروزە بێت و دواییش وردە وردە خۆی خاوە بێتەوە بەڵام ئەوانەی کە تێکسوونی لیانی دڵیانەیە بەس هیچمابی نەچێت زۆر جار پێویستە کاتەوە جیهازی مراقبەی 24 ساعتی دڵی بۆ دانی ئەوەی کە پێڵێن 24 هاور هۆڵتەر ECG نەخۆشەکە چێت لە خەسخانە وەریەگرێ شەو ڕۆژی 24 ساعت پێوەیە بێ دوایی یەنێتەوە دکتۆرە بەڕێزە لەوێستە کۆمپیوتەر سەیرێکە بزانێت لە ساعاتێکە لە ڕۆژەکە لە شەوایە ئەو نۆرەی کە بۆی هاتووە حاڵەتێکە چون زۆر جار شەر نییە هەر حاڵەتەکە بڵین سەریابوونی لیانی دڵ بێ بەبێەوەی مشکلەی تریە بێ جارێ خەلەلی کارەباییە ئەو خەلە لە کارەبایی واکە بۆ فترەیەک بۆ مەسەرەن چەند دەخەیە بێ و کەسەی زعاجکە دوای سەرکی گەڕێتەوە جاری واژێ ئەمێنێتەوە حاڵەتەکە تا نەخۆشێکاتە خەسخان لە ڕێگە حاڵەتەکە نامێن وەکو حاڵەتی کە پێڵێن SVT وەکو چارەسەر پێویست بە چارەسەرەکە وەکو چارەسەر ئەم حاڵەتە هیچی ناوێت بەزەوە نە دڵنیابوونەوەیەوێ کە فاسی کردو فاسەکانی هەمووی باشە و مراقبەی خواردن و نووسنی خۆی بکات ئەو خواردانەی بەسەن زیاتر سەوزە میوەکان خوا تۆزێ بۆی دڵی هێواش بێتەوە خۆی دوورخاتەوە لە گۆشتی و گۆشت و چاوریەکان ومانە چکم بەڕاستیمانە دەورانەیە لەوەی کە گۆڕانکاری لە نەبەزاتی لیانی دڵ و لە زەختا بکەن و لەم حاڵەتانەیە دەسەکانی خۆش بێ کاک جەمالمان لەگەڵای لە سلێمە کاک جەمالگیان فەرموو مەمنونم دکتۆر شەوتان باش شەو باش چاوەکەم دەستان خۆش بۆ ئەم بەرنامە جوانە سپاس بۆ بەڕێزێ فەرموو وەڵام من پرسیارەکەم بۆ دکتۆر کرمانچە بەڵێ دکتۆر ئامانج برای ڕاستە من ساڵێک لەمەوە پێش ئەشعیم لەوەنی دڵم گرتووە وتیان یەکێک لە بۆریەکان لە 150 گیراوە سیتی ئەنجۆکە و کردو ینی وەڵا ئەوەی لە خەسخانەی لێن عاشەکە لە خوارەوە بەڵێ ئەجا دوو دەرمانیان بۆ نووسیم پلاڤێکس لەگەڵ ڕۆکساریدیۆ وتیان بۆریەکی دڵی گیراوە قوربان لە 150 لە 150 بەڵێ دەرمانەکان پلاڤێکسە و لەگەڵ ڕۆکساریدیۆ پلاڤێکس و ڕۆکساریدیۆ ڕۆکساریدۆ 20 میلیگرام بەڵێ چوریە بەڵێ ئەنجا ئێستا پرسیارەکەم ئەوەیە ئەم پلاڤێکسە تاکەی بەکاربێنم آخر بەڵێ وەختەکەشم 12 بۆ 6 ئەوەی ژێرەوە داوەڵێ بەڵێ ڕاستە فەرموو بەڵێ دەست خۆش بێ بەنسبەت پلاڤێکسە کۆنەوە لە قوربان ئێمە ژیرانەکەی لیانی بۆریەکانی دڵی تۆ لە 150
ئەم لە ساب خۆی هاتن کەڵی ساپنجە زۆر حاڵتەکە کریتیکەڵ نییە زۆر خەتەر نییە ئەمە یەک بۆریش گیراوە باشتر وایە بەس ئەو سیتی ئەنجۆی ئەو جیازە شتێکی زۆر باشە جیازێکی ینی زۆر یارمەتیدەری تەشخیصی نەخۆشیەکانی بۆریەکانی دڵە بەڵام کە گەیشتەوە حاڵەتەی نیسبەتەکە لە ساب 50 بێن یا بەرەو سەرەوە باشتر وایە ئەو کەسە دکتۆر شاخەوان باشتر وایە مەسەن ئەم ئێستا بچێتە لای دکتۆرێکی بەڕێز موعیدی بۆ دانێ قەستەرێ بکە چون لە قەستەرەکە زیاتر بڵێن شتەکە وازەحترە بێ ئەگەر پێویستی کرد حاڵتێکی پێڵێن پۆسیبڵ یعنی ئەگەر پێویستی کرد لەو کاتەیە ئەستان ئەمەلیاتەکە یا بۆ جەلسەیشتر بۆ کەسە بەڕێزاوترێ پێویستە بۆ شەبەکەی یان باڵۆنی بکەن یا شەبەکەی بۆ بەردەوام بێ لەسەر بەڵێسە مەسەرەوە ئەمە نقطەی تۆزیحی بۆ جەنابی ئەم پەیوەندیشی تو وەگرین دوای وەڵامی ڤیانخانمان لەگەڵا لە شەمشەماڵە فەرمووی ڤیانخان وەڵای دکتۆر من سنگم ژانەکە دینجا ئازارێدا لە پشتم سنگت کوێ ژانەکە ڤیانخان وەڵای لای چەپم ژانەکە باڵیشم پەرماوە خۆلیش لەگەڵ ئاوساوە ئینجاکانە چوون بۆ دکتۆر وتی فەقەرات ملکە بەس ئیسا تەنگە نەفەسە بمەناسەم تۆزێ بە گراندیە ئیتر هینە خەسخانە تشتێژ نییەوە بچم بۆ عادە و هین پێرارە کە چوم هین ئیکۆشم کردوتی دەمار دەست ناو لە پێ دەماری گیراوە هین چییە ئیکۆی چۆ هی دەسی هین دەستم وتی دەمار نەگیراوە پێرارەکە بەس وتی هین ناو لە پێ دەماری گیراوە اینجا تەنگە نەفەسە من دەوروان مانگە زیاترە دڵ پەلە ناکە لەگەڵ ڤیان بەرە وەڵا دڵم پەلاکە ژێر مەمکم عیب نەبێژانەکە ئازارێدا لە بین مەمکم بەس هین شەوان خەوشم لێ ناکەوێت تەمەنە چەندە تۆ ڤیانخان وەڵا 83 شنی ماڵەوەی بەڵێ بەس خۆم تۆزێک کێشیشم زۆرە وەزنە چەنە وەڵا دەور 85 ئەو ناوابن زۆر خۆ هیلاکەکەی وانە بەرە وەڵا شانومە زۆرە بەپلایزی کەرە ئازاری ناشکەوە نەژانەکە کە ئیسراحەتی باشترە بی شەوان ئارە وەڵا ئیسراحەت بم باشم یعنی ئازارەکە و لە شەوا بۆ دیێت زیاتریا بە ڕۆژ بۆ دێکە ئیشەکەی لە بەستەنگە نەفەسیەکەم زۆر ساڵەت مەکە هەناسۆن تۆزێ بە گراندیە زەختە نییە خوشکی باش وەڵی زەختم نەبووە چەند ساڵە مناڵم نییە مناڵم بوو شیرم نەدا ئیتر ئەڵێن لەوانە شەینە و شیرە بێ نەداوەتە مناڵ ئیتر نازانین چییە بەس زەختە نییە وەڵی زەختم نەبووە تا ئیستا باشە ئەشعیم لێ نەگرتووە تۆ تا ئیستا ڤیانخان بەرە وەڵا ئیشعام گر ناڵێم وتی فەقەرات ملکە بەسەر چاو جواب تینەوەی شاءڵڵا چاوەڕێمان بە نەزیرەخان لە شارە زورەوە نەزیرەخان فەرموو ئەلو دکتۆر گیان فەرموو وەڵی دکتۆر من لە 2014ەوە گوێتان لێمە جۆمان لێتە فەرموو لە 2014 تووشی فەقەرات بووم لە خواری فەقەراتم کلێن بکەم بەڵێ ئیشعام گرتووە تایسە دووجار ئەڵێ فەقەرەی سیان و چوار و چۆتە بانیەک باشە بەس حاڵم زۆر خراپە دکتۆر گیان تا بەیانی هەر بەم دی و بۆ دیوە ئەکولێتەوە ئیتر قاتەکانیشم هەردووکیانێکیان ئەڵێ سەوەفانێتی تر حاڵم بە زۆر خراپە نازانم چارەسەر چییە بۆ من بەسەر چاو بەس تەمەنێ چەنە نەزیرەخان وەڵی تەمەنم بۆ 42 ئاوا ئیتر بەرەو سەر ئاڕۆ وەزنێ چەنە وەڵی وەزنم 74 شتێ ئاوا ئیتر ئەبێ 75 ئەبێ بەس دکتۆر گیان حاڵم زۆر خراپە ماوەی چەنە بێ ئاوا حاڵی خراپ بووە وەڵا حەد لەگەڵما ئەم ئازارە بەردەوام بۆ بەس ئیتر لەوەتی ئەم ڕێ و شتە گیراوە هاتوچۆی دکتۆرم نەماوە ناتوان بڕۆمە لای دکتۆر حاڵم خراپتر بووە قاچقولێ سڕە بێت خاتم لە ژێرۆ مێرو لە ئەکا و دەستەکانم بەس سڕە بێ ئەشعی تەنووری و گرتووە بەڵێ دوو جار گرتوومە تا ئیستا بەسەر چاو وەڵام تینەوەی شاءڵڵا دکتۆر گیان بەس لەگەڵی مەزاحەتم زۆرە میزە چڕکە و ئەمانە پەیوەندی پێوە هەیە خۆ وەڵی هەندێک جار بەڵام ئەگە بکرێ بۆمان زیاتر وازەحکەیتنەوە وەڵا هەندێک جار هیچ شتی تریشە تا بەیانی ئەوەش نایڵێ بخەو تو حەزەکەی لەسەر و پرسیاری هەبێ بۆ ئەوێن دکتۆر گیان مەمنونتانە بم بەگەر وەڵامم بدەنەوە لەرز دووتا و لێ نایە لەگەڵیا شکرەشی نییە هیچ نەخۆشیێکی ترم لەگەڵان نییە بەس ئەو فەقەراتم فەحسی میزە نەکردووە بزای ئینتیهابات و شتێ هەیە کەم جاریڵێن کەمێکی ئینتیها بۆ ئینتیهابێ واشم نییە کە ئاوام نییە کە حاڵم زۆر خراپ بەسەر چاوی شاڵڵا جواب دێنەوە ئاوانخان لە سلێمانی ئاوانخان فەرموو ئەم کاتە ئەم کاتۆ باش دادەگیان سەر چاو
پاسەکەم بێزەحمەت هەبوو من با ئیشایەت بۆ کردووە صوتەکەی واضح نییە. ئاڤانجان بەخوا گوێمان لێو نییە تەلەڤیزیۆنەکە کسکە سەحمەن نەبێ لەواچە مۆبایل قسەکەی شوێنەکە بگۆڕە. باشە دکتۆر ئێستا زۆر باشە ئێستا زۆر باوکم فقراتی 5 و 4 هەیە شایەتە نووریمان بۆ کردووە ناتوانێت لەسەر ینی بەپێوە بوەستێ زیاتر بەلای چەپا ئەکەوێت لای ڕاستێتی بەپێوە دانیشتە زۆر باشترە بەڵام کە هەستا ئیتر ناتوانێت بجوڵێت زۆر ئازاری هەیە بە تایبەتی شەوانە. تەمەنی چەنە؟ 40 ساڵە. وەزنی؟ 7. باش ئیشی چییە؟ پێشتر وەستا بوو بەس نزیکی ساڵێکە سایق تەکسیە. باشە ئازاریە بۆ قاچ و قولی سڕە بێ قاچی؟ عەزەڵاتی قاچی زۆر ئازاری هەیە ئەنجا سڕیشە بێ. باش شەوان خەوی چۆنە؟ وەڵا هەر ناتوانێت بخەوێت لەبەر ئازار. ماوەی چەندە چەند ڕۆژە چەند مانگە ئاوە زۆر ئاوە بێتاقەتی دیکەی 6 مانگە زیاتریش. باش سەردانی دکتۆری پسپۆڕی کردووە بۆ ئەم حاڵەتەی؟ بەڵێ سەردانی کردووتم فقراتی 4 و 5 هەیە. پیان و تۆ عەمەلیات؟ وتیانە عەمەلیات بەڵام ئەڵێن لەوانەیە سەرکەوتوش نەبێ ئەگەر ئەوەی هەیە کە سەرکەوتوو بێ ئینشاءڵڵا جوابتانێنەوە بەسەر چاو. باشە دەستخۆش سەر چاو دادەجا خواتان لەگەڵ. کاکتوژیان بە وەڵامیان بینەوە لە بەنسبەت پلابێکسەکەی و کاکەی پرسیاری کرد بە حەقەت پلابێکس ئێمە لەم حاڵەتانەیە دوای ئەوە شیعەتە نووریەی کە لە سا 50 گیراوە قەیناکە خراوەتە سەر و عیلاجە بەس باشتر وایە قەستەرەکە بکاوکوتم ئەگەر لە قەستەرەکە دکتۆر وتی پێویستە بە شەبەکە و باڵۆن نییە خاستە شەبەکە ئەو کاتە پلابێکسەکە بە ماوەی 3 مانگ بەکارێنێ دوای ڕایگرێت جارێ بەردەوام بێ بەس لەم زوڵ بۆم کاتەکە لەوانێت بەڵێ تازە ئەبێ بەکاری بێنێ بەڵام هەر کاتی قەسەرەیە کرد لە قەستەرەکە وتی دکتۆر وتی تۆ شەبەکە ناوێ ئەو تا 3 مانگ لە ڕۆژی تاریخی قەستەرەکە و بەکارێنێ و دوایی ڕایگرێم بەپێی گایدلاینەکان بەڵام ئەگەر هاتوو شەبەکەی بۆ دانراو کەسە مەسەن بۆ لە شوێنی تەسک بوونەوەکە ئەو کاتە پلابێکسەکە بۆ ماوەی 12 مانگ بەکاری دوایەوە ئەتوانێت دکتۆرەکە خۆی باشڕای ڕایگرێت بەس سەر ئەسپرین و حەبی چاوریەکە و لەگەڵ عیلاجی ترەگەر نەخۆشی درێژخایەنێکی لەگەڵ هەبوو پێویستی پێی بوو بەردەوام بێت ئەو کاتە باکیدی ڕێنماییەکەن هەچ کەس بەڵێ بەپێی لەم کاتەیە خۆ هیلاکردنی چی بکە باشە بووی ئەگەی لە خۆی بێ هەتا ئیشاڵا زۆر باشە بێ لەم حاڵەتەیە ئێستا ئەو بەپێی قسەکانی حاڵەتەکەی مستەقر بوو باش مجرد سیتیش کردو و حاڵەتەکەی سە مستەقرە لەسەر دو عیلاجە بەردەوام بێ بەس لە زووترین کاتا قەرار بە وەکوتم قەسەرێ بکات دەستەکان بەنسبەت ئەوەی ڤیان لەوە زیاتری شەکەی جەناب بەڵێ ئەرە وڵات بەس من ئەمە یەک نقطە لێرا بڵێم ئەوەیە کە ئەگەر ئەو حاڵەت چکمەوەڵت تەنگە ئەوانشی لەگەڵ بەڵێ بەزەوەی پیاڵەمێنی ئازار کە لای چەپی دڵ بوو بەس پێڵم ینی حاڵەتەکەی ئازاری دڵ ئێمە بە شێوەیەکی گشتی بێن ناوەڕاستی سنگەوە بێت کە لای ڕاز و لای چەبووک و یەکوایە بەڵام ئازارەکە بێت ناوەڕاستی سنگ ئەگەر علاقی بەدڵەوە بێ لە ناوەڕاستی سنگەوە دروزە بێ وردە وردە بڵاوە بێتەوە بە چەپ و ڕاست هاڕوە هەندێک جارێک هەتاوەکو گاتە ئەنیشەکانی زیاتر بۆ هەردوو لایە بەس لێرەیە توانین بڵێ زیاتر بەلای چەپایە بەڵام ئەم ئازارە بێ لە ناوەڕاستی سنگەوە دەست پێ وەلەو لە تۆ با هیچ شتێک نییە بڵێ لە ساسا بێوا بێ بەڵام هەر بۆ دڵنیایی خۆی مادەم پیان و تۆ فقراتی ملەتی و جەناب دکتۆر شاخەوانجان توانین جوابی دەستەکانە وەڵا بە دڵنیایی و ڤیان خان قسەکانی کاکتۆر زۆر مەزبوطە ینی بۆی ڕوون کردیتەوە کە ئازارەکە چۆنە ئەم ئازاری تۆ لەگەڵ کێشەی فقراتی ملە ئەڕوە بەڵام هەر قەلەقیشت و حەزەکەی ئەتوانی سەردانی هەر خەستەخانەیەک توی لەو کاتی ئازارە زۆریە تەختیتێکە بوو ئەکەن ئەو کاتە ینی 100% لەوەش دڵنیە ئەبی کە دڵی کێشەیتیانی و فحوساتی ئەوانە بوو ئەکەن بەنسبەت ئەمەی کە تۆ باسی شێکی ئەشی ئەو گرتو بەڵێ نیشانەکانی کە باسی ئەەکەی ئەی زۆر زۆر تێکەڵبوون هەیە بەڕاستی و ناحەقی خەڵکیش ناگری ینی بە دڵنیایی هەمومان لە نەخۆشی دڵ و جەڵدە و ئەمانە ئەترسین بۆی ئەو ئازارەکەیەتە سەرسنگ هەموو یەکسە بیل لە نەخۆشی دڵ ئەکاتەوە ینی زۆربەی هاوڵاتیان دامی کێشی ئەوان هەیەکەیەنە لای ئێمە دوای هینە بێت چەنەها پزیشکی پسپۆری دڵی کردووە و ئیکۆ ئەمانە هەر قەنەعەتی نەکردووە لە نەهارەوەی بەڵام بە دڵنیایی و ئازارە هی خۆشی زۆر بە جوانی باسی کردوتە بینی پشتیشم ئەیەشێ کە ئەکاتە بینی هەردوو دەفەی شانێ ئەمانە هەمووی نیشانەی فەقەراتی ملە تۆ چی بکەیت ینی لەم کاتە بەڕاستی خۆشە باسە کرد ینی بەداخەوە ئێوە ینی لە ماڵەوە دانیشتنتان نیە زۆر خۆتان هیلاکەکەن زۆر ملدا ئەنەوێنن هەموو سەبەبەکە ئەمەیە مۆبایل
گەورەترین دژمنی نەک تەنها بە تایبەتی ینی نازم کورد لەواتێ لە زۆر لە بەری وڵاتان زیاتر ئالوودە بوو پێ ینی ئێمە بینین کاک مناڵی 14 ساڵ و 15 ساڵی بۆلامە پاڵکەوتنەوە لەسەر لا مەسەن ینی بە شێوەی نادروست بەکاریێنن واشی لاتۆ وامە لاتۆیم بە مناڵەکانی خۆمانمان پێ ناکرێت بەڕاستیان شتەکەەوە خەڵک ئالوودە بوون پێ بۆی هەوڵ بە خۆ پارێزیت شتی قورس هەڵ نەگری هەندێک خواردنی وردەواڵی ینی لە کوب و کفتە و یاپراخ ئەمانە بەڕاستی کە ئەیکی مناڵم ئەو شتێکە ناتوانانی لە ماڵە خۆتی لە بەڵام تەوقی مل هەیە ئەتوانی بیبەسی لەو کاتانە بەس بۆ تۆ بۆ هاوڵاتانی ژواوازە بێت تەوقی مل نابێت خەڵکەیەکی 24 ساعت ئەی بەستیان لە خەوە ئەی بەسێ ئەمە شتێکی غەڵاتە بەپی زۆربەی ئەو توێژینەوە تازانی کە کراوە تەوقی مل لە 2 بۆ 3 ساعت لە ڕۆژێکە زیاتر نابێ بەکاربهێنێ ئەویش بە پسڕی ینی تۆ ئیشێکەکەی مەسەلە خواردن دروستەکەی چارێکی نی ساعت با لە ملتابێ ئیشەکە تاوا بوو لی کەرەوە چکە ئەمانە مل تەمەڵەکە ئەوکو پێم وتی مۆبایل زۆر بەکارمەهێنە سەردامە نوێنە سەرین زۆر مهمە سەرین ئەبێ نەبەرز بێنە نەزم بێت چکە هەردوو حاڵەتەکە کێشەی هەیە بۆ فەقەراتی مل ئەتوانی هەندێک دەرمانی ئازارشکێن وەکو پاراستۆڵ ئەگەر کێشەی ئازاری مەعیدە و ڕەبوو ئەمانە شەنێ ڤۆڵتارین پرۆفین ئەمانە لەگەڵ یا بەکاربێنی لەم کاتەیە زۆر بێتاقەتیشی کردووی ئەتوانی سەردانیەکێ لە بنکە تەندروستیەکانیان نەخۆشخانە نزیکەکان لەم کاتە نەخۆشخانەکانیش کراون ئەتوانی لەوێ چارەسەرێ بۆ ئەنووسن بەڵام وەکو ئاماژەم پێکرد باشترین شت لەم کاتە تۆ خۆپاراستنە لەو شتانی کە باسمان کرد ئەبێ زۆر خۆتی لێپارێزی بەنسبەت دکتۆر شاخەوان بەنسبەت من ستیرۆیدەڵەکانەوە و جەماعەتی بڕۆفینەوەمانە هەروە بۆ ئاگاداری خۆزانی زروفی کۆرۆنایە باشتر وایە دەرمانانە مەسەرەن گەرێکی لە ماڵ و ئازاری فەقەراتی هەبێوینێ بێ تۆزێک ئەگەر زۆر ناچاربیان خۆی ئۆڕێدی لەسەرەوە حەبانە بەردەوامی بەڵام ئەگەر زانی تایکی هەیە سسپیشنیەوەی کامە کۆرۆنایبێ باشتر وایە ئەم دەرمانە لەم زروفە دەرەبێ ڤایرۆسەکە زاڵتر بەدڵنیایی نەزیرەخان لە شارەزور و عینە شت ئاوان خان تۆش بۆ تەلە پەیوەندی کرد بۆ باوکە هەردووکەتان تقریبان هەردوو نەخۆشەکە هەمان حاڵەتە کێشەی فەقەرات بەشی خواری فەقەراتی پشت و هەردووکیشان ئازارەکەیە بۆ خاچیان بەڕاستی ئەوە دائمە باسێکین لە فەقەراتە ئازاری فەقەرات ئەگەر لە پشتا بوو بەتەنها ئەمە نیشانێکی باشە بەڵام کە هاو بۆ سمت لەگە قاچی سڕ بوویان ئازاری هەبوو ئەمە مانەی وایە کە ئینزیلاقەکەی یان نەخۆشەکەی تۆزێ لە پێشترە و زیاترە دووسێ نەخۆشی تریژ ئەم شە پەیوەندیان پێوە کردین هەمان ڕێنمایی ئەڵێنەوە لەم کاتە ئەبێ وەرزشکەن جوڵە لە ماڵەوە کاکتۆریش بۆ چەنها نەخۆشی تر ئاماژەی پێکرد ئێمە کە کەوتوینەتە ماڵە و مانەی وانە نەجوڵین ینی هیچ نەبی ئەتوانی بەناو ماڵەکە هاتو شوێ بکەی زوو بەس ینی وای لێ هاتو ئێمە ینی بەداخەوە حەدی وەسەڵمان نییە ینی سەکە چوونێتە ماڵە حەزەکەین دایمە بکەوین بەڵام بە تایبەتی بۆ ئەو نەخۆشانی کە کێشانەیە ئەبێ ئاگایان لە خۆیان بێت زوو بەناو ماڵە بجوڵێن بەکارهێنانی قادرمە خراپە زۆر بە پیوەستان خراپە هەندی ئیش و کار هەیە بەڕاستی مانەیوانی ئێمە لە ماڵی دانیشتین بە هەندێشتی کە پێویست نیە خۆمانی پێوە خەریکین لە ناو ماڵەکە هەوڵبن شتێ چاکەین ئەمانە بێم نەخۆشانە خۆیانی لێەوە بە دوورکەن نەزیرەخان وەکو ئافرەتێ بەڕاستی تۆ ئیشوکاری ناو ماڵە هەیە بێ زۆر ئاگاو لە خۆ بێت لە گسگان و ماڵپاکردن و ئەمانە بێ خۆ هیلاک نەکەی دابەزانی وەزنی لەشتان زۆر زەڕورە بێ لەم کاتەیە زۆر بێتاقەتی کردوون وکو ئاماژەم پێکرد بۆ هەندێک دەرمانی تایبەتی ئەتوان سەردانی نەخۆشخانەکانکەن ئەگەر تەحملی ئازارەکە شەکرێ پاراستۆ لە هەمی سەلامەترە لەم کاتە زۆر بێتاقەتی کردوون ئەتوانن بەکاری بێنن هەتا ئیشاڵا زروفەکە باش ئەبێت و سەردانی پزیشکی تایبەت ئەکەن هەندی حاڵەت لەمانە بەڕاستی ناڵم تشخیص بە ئێمارایە ئێماڕاکەش دەری ئەخا کە ئایا نەخۆشەکە چکە هەندێک حاڵە دەگاتە حاڵەتێک ینی پێویستی بە نەشتەرگەری ئەبێ نەزیرەخان باسی ئەوەی کێشەی میزەسرچیەکە کرد لەوانەی لە هەندێک نەخۆش هەیە بڵێت کە ئەگە کاتە سەر دەمارەکانی ئەوەی کە کۆنتترۆلی میزکردن ئەگە ئەو کێشانیان بۆ دروست ئەبێ بەس پێشتر پێشوی بگاتەوە حەدە ئێمە بی لەشتی خەتەرکەینەوە تۆ ئەتوانی فەحسێکی میزکی ئەگەر التیهابات هەیە بە دەرمانی دژە هەوکردن دژێتی هابات ئەنتیبایۆتیک هەمووی چاک ئەبێ ئەتوانی ئەو فەحسەکەی ئەوەش باش ئەبێ هەندێکجار دکتۆر شاخەوان چۆن تاهێجی قۆڵۆنی تاهێجی میزەڵانی ژێ بڵێ ئەوانیان بۆ دروست بە تابەتی قەلەقی و هینی ئەم حاڵەتش کە لە شەوانە خەڵقە لەوانی ئەویان بۆ دروست بێت بەنسبەت باوکی ئاوانەوە 6 مانگە وایە ینی بەڕاستی هەندێک کەسەی لەوانەیە پێویستی بە نەشتەرگەری بەڵام بۆ هەموو نەخۆشەکان و بۆ نەخۆشی کاک ڕزگاریش لە ڕانیەوە ینی ڕێنماییمان کرد باشترین عیلاجۆک و سەرەتا بۆ هەموو نەخۆشێک ئەمانی کە تووشی کێشەی فەقەراتە بن بەڕاستی چارەسەری سروشتیە ئیشاڵا زروفەکە باش بوو سنتەرەکانمان کرایەوە ئەتوانن سەردانی سنتەرێکی باشکەن بۆ ئەوەی ماوەیەک بە مەزبوطی لەژێر چاودێری کەسانی پسپۆر بە چارەسەری سروشتی عیلاج تەبیعی وەرگێت زۆربەی ئەو نەخۆشانی کە ئێمە ئەیان بینین بەڕاستی نەتیجیان زۆر باشە بێ بە چارەسەر سروشتەکە و ئیشاڵا ناگاتە نەشتەرگەری لەم کاتە خۆپاراستن بەکارهێنانی ئەگەر ئازارشکێن وەکو پاراستیتۆلیان حەزەکە دەرمانی پێشتری هەیە وەکو ڤۆڵتارین و ئەمانە ئەتوانی لەسەری بەردەوام بێ هەتا ئیشاڵا
ئەم ڕۆژگارە سەختەتی ئەپەڕێنی. کاک فازڵمان لەگەڵای کاک فازڵیان فەرموو. کاتم کاتە باش ئەم کاتۆ باش چاوەکەم. زەحمە نەبێ وەڵی من نەخۆش دێشخایانم هەیە زەخت و شەکرێت. بەڵێ زەختم بەرزە لایمە 17 بە 9 16 بە 8 16 بە 9 ئاوایە. چەند ساڵە کاک فازڵ زەخت و شەکرە لەگەڵای 4 ساڵە هەردووچیان بەیەکەوە پێوزانی 4 ساڵ زەخت و شەکر بەیەک کاتا پێوزانی هەردووچی زەختەکە تقریبا ساڵی پێش شەکرێت. بەڵێ بەڵێ چییە بێتاقەتێکەوە کاک فازڵ جوانی؟ وەڵی معگەر سەرمێش یا و شانوملم مێشەکە پێین. بەڵێ بێزگەلەوە مەسەلەن کە پاسی شەکرەکەی کۆنتترۆڵە باش زەختەکە زانی بەڵێ شەکرم کۆنتترۆل. بەڵێ چەند حەب بەکارێنی بۆ زەختەکە بۆ شەکرەکەەوە؟ یەک حەپی لە هین بەکارێنم حەپی بۆ زەختەکە بۆ زەختەکە بەڵێ بەڵێ بۆ زەختەکە خوا یەک داقە. بەڵێ فەرموو حەبەکە و شانزەیە دەیە پێنجیە چەنە؟ وتی سەیە سەیە؟ بەڵێ لۆ سەرەکانی سەی لۆ سەرتانی بەڵێ 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 سەی بەکارێنم. بەڵێ بەسەر چاو کاک فازڵ بەسەر چاو بۆ شەکرەکە کاک پێلی و پرسیی بەکارێنێ؟ وەڵاهی بۆ شەکرەکە ئەڵێ ئەیکەم نۆرمەڵە یانی زۆرم تا ڕادەیەک مشکلەی نییە. بەسەر چاو کاک زەختەکەی کۆنتترۆل نییە تا ڕادەیەک ئینشاءڵڵا وەڵامی یەک پەیوەندی ترمانما وەرەگرین و ئینشاءڵڵا گوڵاڵەخان لە ڕانی و فەرموو گوڵاڵەخان. بەڵێ کاک دکتۆر وەڵام من شتم دێشی. بەڵێ تۆمەلای دکتۆر دوو جار باش ئیشاعەتە نوریم گرتووە دیکەشم گرتووە. باشە دەیگو ئینزیلاقتە فەقەراتی 4 و 5. ئازارەکە بەس لە پشتیان نێچێ بۆ قاچ و قولێ؟ وەڵا بۆ لاقیشم دەهێندە گزار لای چەپیشم لەگەڵ دێشم. باش تەمەنە چەنە گوڵاڵەخان؟ 39 ساڵ. وەزنە چەنە؟ وەڵا 63 کیلۆ. ئیشە ژنی ماڵەوەی؟ مامۆستامە. مامۆستا. بەڵێ دەمێکم کێشەیە هەیە؟ وەڵی لە هاوینێنەوە لە پار هاوین. پێشتر 4-5 ساڵم و پێش 10 ساڵم و پێش ئەموو بۆ نەبوو چاک بوو بێتی؟ عیلاجشت دەرمان بەکارهێنیت؟ بەڵێ دەرمانێ بەکارهێناوە حەپی ئازارشکێن؟ بەڵێ چوومەلای دکتۆر ڕێبواری لە ڕانیە. بەڵێ دوو جار چوومەلای عیلاج داومێ وڵی دیستادەم نەکردم. ئیسە هیچ عیلاجشتە هەیە بیخۆی لەم کاتە دەرمان بەسەر چاوێک لینجای کەما پشت ئینشاءڵڵا تێتە گەێنم گوڵاڵەخان بەسەر چاو خوارد لەگە سەر چاو. کاک تویجان کاک فازڵ کێشەی زەختەکەی لەوە چ شەکرەکەی کۆنتترۆڵ بەس وەکو باسی کرد شەکرەکەی کۆنتترۆڵە ینی ئارازی ئەوانەی بڵێن کێشەی نیە وەکو مزعافاتی شەکرە هیچی باسی نەکرد خۆشی بەس بنسبەت زەختەکەی ئەوم حەوی لۆسەرتان بەکارێنێ حەوێکی زۆر باشە بەڵام پێچێت خۆی مشکلی ئەم قسمە دەرمانەوەیە زۆر جار بە تەنیا ئیش ناکەن باشتر وایە جورعەیەکی کەم مدەڕێریی لەگەڵا بێ سێرەکەی و کاتە زیاتر ئیشەکە وەکو هایدرۆکلۆر سایەزین جا لەبەرەوە هەیە لۆزارتس پلس هەیە مەسەن بۆ نمونە و لە حەبانێک هەیە 12 میلیگرام و نیم لەگەڵایە ئەتوانێت بەکاری بێنێ و ماوەیەک من نالم حەبەکەی بگۆڕێ بەس باشتر وایە حەبەکە تۆزێ زعافی کات ئیتریاوەیان حەبی ئەملۆدیپینی 5 میلیگرامی لەگەڵا بەکاربێنێ بەڵێ ئەوەش ڕۆژی یەک جارە خورێت بۆچکم بەڕاستیم زەختە کۆنتترۆل نیە شانزە لە بە پێی ڕێنمایی تازە ئێستا گەرزەخت هاتوو لە 13 بە 8 بەرەوسەرەوە بوو کەسە پێوتێ های نۆرمەڵ و کۆنتترۆل نییە جارێ لەبەرەوە باشتر وایە زەختی کە ئینسان بەس بەداخۆ لێمان نەپرسی عمرەکەی چەند بوو نەخێنەوە مەسە مادەم شەکری هەیە زەختەکەی تا 13 بە 8 ینی وەڵ ئەکسپتت ینی قوبوڵمانە بەڵام باشتر وایە شانزەکە بۆ ئێستای ئەم مشکلەکە چیە لە ئێشێکە شەکری هەبێ و زەختی هەبێ مەجموعەیە مزعافاتێ خوا نەخواستە ئەگەری توشبوونی هەیە بۆ نمونە تەقینی دەمارەکان بۆرەکانی خوێن لە مێشکا بێ لە دڵا بێ لە گورچیلا بێ ئەمانە یان مەخسەم گورچیلە بورە زەرە لە ئیشی گورچیلە بات تۆڕی چاو ئەمانە شتێک نییە بە چاو دیار نییە یعنی ڕۆژانە وردە وردە ڕوایە تەزە خۆمی دیواری دڵ بێ ئەمان باشتر وایە کە هیچ زەختی هەبوو هەوڵ با زۆربەی کاتەکان لە 24 ساعتەکە زەختەکەی لە 13 بە 8 نەچێتە سەرەوە ینی جەناب فەرمودیان بیکە بە لۆزارتان پلس کە دەرمانی تری لەگەڵا یان ئەملۆدیپینی 5 میلیگرام یان ئەملۆدیپین بەڕێی من ئەملۆدیپین زۆر باشە گەر هیچ مزعافاتێکی نەبوو دوای هەفتەیە دەڕۆژ لەگەڵ لۆساردانەکە بەردەوام بێت بەیەک و بیخوادیانیان بەیانێن وچانی دەتوانێت چکمە 24 ساعتی نەمانە بەسام حەبانەوە لێ کاتەر دوشیان خواردی حابلای بەکەیان درێژە
بەلایانی کەمەوە 18 سعات دەمێنێتەوە لە خوێنیان لەبەرەوە توانی بەیانیان هەردووشی بێکەوە دەستەکانە خۆش بێ گوڵاڵەکان بەنسبەت پشتەوە ئەم شەو چەند کەسێکی تریش پەیوەندیان کرد هەمان دووبارە ئەەکەینەوە بۆ جەناب زوربیان پشتیانێش وڵات کێشەی خەڵکە کاکتۆ پشتانی بەڕاستی زۆر بڵاو بۆ تۆ لە ناپەزار زیاتر خەڵک لە ماڵەوە ئیسە خۆی زیاتر ئەوان زۆربەی بەسەر مامۆسا بووە جاران مەلەوانگەکان هەبوو بەڵێ ئیسا هەمووی باش خاستم بۆ فەقەرات ویشی جەناب وەڵا بەدڵنیایی گوڵاڵەکان تۆ باشترەوەکو پێم بۆ لە خۆشەکانی تریشمان باسکە زۆر خۆ هیلاک نەکەی لەم کاتە زۆر بە پێوەنەوەسی ئاگەو لە تەوالێت بێت تەوالێتی شەرقی خراپە قادر مۆشو زۆر مەکە لە ماڵەوە خۆ هیلاک مەکە جوڵە زۆر باشە کەم وەرزشێکی بەسیت کە لە ماڵەوە باشترین چارەسەر بۆ ئەم نەخۆشانی وەکوەوە ئیسە پێشتریش بۆ نەخۆشێکی ترمان وت چارەسەری سروشتی شاڵ ئەم زروفە باش بۆ توانی سەردانی سنتەرێکی چارەسەری سروشتیکەی بەوە زۆر باش ئەبێت ئەمەی کە تۆ باسیەکەی لەوە ناچێت پێویست بە نەشتەرگەری کە ئیشاءڵڵا زۆر بێتاقەتی کردی حەبی پاراستۆل جاجا بەکاربێنی هەرچەنە زۆربەی ئەم نەخۆشانە سوود لەو دەرمانی ئازاشکێنانە وەرناگرن ئیشاءڵڵا باشە بیکاک تو گیان گەشتی نەکۆتایی بەرنامەکەمان زۆر عزیزمانە یاخۆ بەڕاستی بەم کارەتان ئیشێکی باش دەکەن و خەڵک زیاتر شارەزایی پێیاکات لە دەرمانەکانی یا و لە ڕێنمایەکانی من و جەنابت و دکتۆرە بەڕێزەکانی تیشکێن مادومان کردی بینەرانی خۆشەویست و ئەم شەویش بەرنامەکەمان بەرەو کۆتایی ئەڕوات تەنها بە کورتی بەوە باسی ئەەکەین زۆر سپاسانەکەین ئەگەر پابند بن هەمومان ئەبێ پابند بین زۆرمان بڕیەوە ئینشاءڵڵا کەمەمان ماوە زۆربەی وڵاتان بەو مەرحەلەیە تێپەڕیون ئەتوانن هەمووتان یعنی دوای نەخۆشیەکە بکەون لە هەموو وڵاتەکانی جیهانە بڵاو بۆتەوە تقریبا نیوەی جیهانی سەلم کاتە لە کەرەنتینەوەکو ئێمە لە ماڵەوە دانیشتون ئینشاءڵڵا زۆر نەخۆشی تر خراپە بۆ وەکو ئەنفلۆنزای ئیسپانی و تاعاون و ئەمانە هەمووی مرۆڤایەتی تێپەڕانەوە بۆ ئیمکانیەتەکەمی کە ئەویان هەیان بووە ئینشاءڵڵا ئێمەش تێئێپەڕێنین هەتا سبەی شەو لە هەمان کاتە بەدیداتان شاد دەبینەوە شەوتاشان خوادان لەگەڵ